بەڕێزان بەردەوامین گفتوگۆ دەکەین لەبارەی شەپۆلی خۆڵبارینەی کە عێراق هەرێمی کوردستانی گرتووەتەوە. شەپۆلەکە تاکەی بەردەوام دەبێت کاریگەریەکانی چییە، چەندە چڕە و کەی کۆتایی پێدێ، ئایا شەپۆلی دیکە هەن یاخود نین. گفتوگوێن پرس و باس و بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک سەنان عەبدوڵڵا وتەبێژی دەستەی پاراستن و چاکردنی ژینگەی هەرێم. کاک سەنان سڵاو لێبێم، کاتت باش، سپاس دەکەم. سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان. پێمان بڵێم شەپۆلە تاکەی بەردەوامە بێمە لەکوێوە هاتووە؟ سلااوڕێز بۆ ئێوە بۆ بینێرە بە ڕێزەکانتان. خۆتان دەزانن لە ئەنجامی گۆڕانکاریەکانی کەش و هەوا و کاریگەریەکانی کۆڕانیکاری کەش و هەوا لەسەر عێراق بە تایبەتی و لە هەرێمی کوردستان وا دەکا ئەو پێشبینیانەی کە باسی خۆڵبارین دەکەن زیاتر بێتن و لە ئەنجامی کەمی دابارین ئەو ساڵ پێشبینیەکانی زیادبوونی ڕێژەی خۆڵبارین لە هەرێمی کوردستان زیاتر دەبێتن و ئەو خۆڵبارینیانەش ناوە دووبارە دەبێتەوە و کەی با بڵێن ئەو کۆتایی پێدێتن ئەوە پێدەچی ئەو بەجێری ئەو پێشبینیانەی کە هەمانە کۆتاییەکەی بەیانی بێتن، بەڵام ناوە ئەو خۆڵبارینە بوونی هەیە ئەو ساڵ بە تایبەتی هاوین ئەنجامی ئەو گۆڕانکاران لە کەشوها ڕوویدا و کەمی دابارین و زیادبوونی ڕێژەی یان بەبیابانبوون لە ناوچەکەدا. باشە دکتۆر، ینی شەپۆلەکان ئەم ساڵ زۆرترن بەراورد بە چەند ساڵی ڕابردوو. ڕەنگێکی گوڵە خۆ ساڵانی ڕابردووش لە ئەو ناوچانەی کە سەرچاوی خۆڵبارینەکەن هەر باران زۆر نەباریوە، بۆ ئەم ساڵ زۆرترە؟ وەڵاوەکو بە ئاماژەم پێکرد زیاتر بابەتی کەمی ڕێژەی دابارین ئەو ساڵە و هەماشەوە ناوچەی ڕۆژهەڵای ناوەڕاست بە شێوەیەکی گشتی ڕێژەی کەمی بارابارین ئەو ساڵ هەبووە، وجودی هەبووە و زیادبوونی ئەو ناسەقامگیریە سیاسی و سەربازیان لە ناوچەکەدا هەیە، بە تایبەتی ئەو تەوەری کە پێشتر باسیشتان کرد، تەوەری با بڵێن سەربازی بوو، سیاسی بوو، ئەوانش کاریگەریان هەیە لەسەر زیادبوونی ڕێژەی خۆڵبارین لە ناوچەکە بە شێوەیەکی گشتی بە تایبەتی عێراق و ئەو هەرێمانەی کە لە دەوروبەری عێراقن. باشە، عێراق ئەم شەپۆلانەمان بۆ دەنێرێ، لای خۆیان چڕترە، ینی ئەوەی کە تا دەگاتە لای ئێمە پەیوەندی بە ڕووبەری سەوزاییەوەیە کە لە هەرێمی کوردستانە ڕووبەرەکەمان زۆرترە، یان پەیوەندی بۆیە تا دەگاتە ئێرە کاریگەری شەپۆلەکە خۆی لاوازە بێ؟ بەخۆی کاریگەری شەپۆلەکە وایە ئاراستەی باەکە لە کام لا بێتن زیاتر کاریگەریەکەی لەو شوێنە دەبێتن و ئەگەر تەمەشاش بکەین ینی کاریگەریەکان دوێنێ زیاتر بوو ئەوڕۆ کەمتر بووە لە ئەنجامی ئەو ئاراستەی باەکە لە ناوچەکەدا هەیە و دووەم تشتیش کە باسی سەوزایت کرد بێگومان بوونی ڕێژەی سەوزایی، بوونی پشتێنەی سەوز لە شار و شارۆچکەکان کاریگەریەکانی خۆڵبارین کەم دەکاتەوە. باشە، ڕێژەی سەوزایی ستانداردەکەی چەنە؟ یعنی کە دەڵێن ڕێژەی سەوزاییمان باشە یان ڕێژەی سەوزاییمان خراپە، ستانداردەکەی ئێمە پێی بپێوین؟ بەخۆی ڕێژەی سەوزایی وەکو ستاندارێکی زیانی پێویستە لە 125 بەرەو سەربێ. خۆتان دەزان لە ئەنجامی ئەو گەشە سەدنە ئابووری لە ناوچەکە ڕوودایە پێویستە بە هەمان ئاراستە مەرج و ڕێنمایە ژینگەیەکان بواری ژینگەیی بەرچاو بگیرێتن ئەو بوارانەی کە پێویستە بۆ ئەوەی با بڵێن ئەو گەشە سەدنە ئابووری لەگەڵیدا بگونجێنین ئەوەیە کە ڕێژەی سەوزایی هەبێتن، پشتێنەی سەوز هەبێتن، ئەو یەکەی چارەسەری ئاو هەبێتن و گەشە سەندنی با بڵێن کشت و کاڵ و بە ئامێر و زیرەک بە هەروە هەبوونی کەرتی لە بواری کەرتی ئەو هەمبوونی ئیدارەدانێکی ئاو بۆ هاوڵاتیان و بۆ کەرتی کشت و کاڵ، ئەو بوارانەی کە یارمەتی دەردەبن بۆ ئەوەی بتوانین بڵێن گەشت ئەو گەشە سەندنەی کە ڕوویدایە هاوتەری بە لەگەڵ مرج و ڕێنماییە ژینگەیەکان. باشە، ئێمە دەتوانین هیچ ڕۆڵێکمان هەیە لەوەی کە بە شەپۆلی خۆڵبارین بگرین؟ وەکو هاوڵاتی ئێمە کاری ئێمە وەکو بەرپرسیارەتی ئێمە زیاتر گرنگی بەوە بدەین نەمامچاندنە، وەکو حکوومەتیژی و ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی کار بکەن لەسەر زیادکردنی ڕێژەی سەوزایی و دروستکردنی باخچە و پارکەکان و هەروەها پشتێنەی سەوز، ئەوانش بەڕاستی بە هەماهەنگی لەگەڵ هاوڵاتی و حکوومەت و ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی هەموو ئەرکی خۆیان
کار بکەن و ئەرکەکانی خۆیان جێبەجێ بکەن بێگومان ئەمانە کاریگەریان کاریگەری خۆڵبارین کاریگەریشیان دەبێتن لەسەر ڕوبەڕوونەی گۆڕانکاریەکانی کەشوها و خۆڵبارین. باشە هەنگاوەکانی دەستەی ژینگە چییە لەمڕۆ بۆ هەندانی وڵاتیان بۆ فراوانکردنی ڕوبەری سەوزایی ڕێژەی سەوزایی تا چەندە دەستگیرۆی وڵاتیان دەکرێت ئەوەی کە نەماویان بۆ دابین بکرێت لەوەی کە بەرچاوڕوونیان پێ بدرێت ئەو نەمامانەی یاخۆدە و دارانەی کە بۆ ژینگەی هەرێمی کوردستان گونجاون. بڵێ ئێمە وەکو دەستی پاراستن و چاکردنی ژینگە هەر هەموو کاتێک کارمان لەسەر بابەتی هوشیاری کردووە هوشیاریکێک لە بابەتە هەر بنەڕەتەکانە بۆی هاوڵاتی بتوانیتن پارێزگاری لە ژینگەکەی خۆی بکاتن هەوڵ بداتن پارێزگاری لە ئیکۆسیستەمەکە بکاتن ئەویش لە ڕێگای ئەوەیە گرنگی لە بە بوارەکانی ئاو خاک و هەوا بداتن کاتێککە باسی هەوا دەکەینەوەتە کەمترین دەرچوونی ڕێژەی گازە ژیان بەخشەکان بۆ هەوادا کاتێک باسی ئاو دەکەین بە چۆنێتی بەڕێوەبردننی ئاو بە کەمتر بە هەدەردانی ئاو هەروەکە باسی خاچیش دەکەین کەمکردنەوەی تێکەڵکردنی پاشماوەکان بۆخوا بۆی کوالڵەتی ئاو خاک و هاواکە پارێزگاری لێ بکەین کەواتە بابەت و شیارەکە زۆر گرنگە بابەتی دووەم هاوندانی هاوڵاتیانە بۆی نەمامچاندن چونکە هانی هاوڵاتی بدەین بۆ نەمامچاندن کاریگەری وی دەبێتن کە ئەمە ڕێژەی CO2 دۆمۆکسیدی کاربۆن لە هەوا دەکەم بکەینەوە ڕێژەی گازە سوودبەخشەکان زیاتر بە تایبەتی ئۆکسیزین لە هەمان کاتیشتە کاریگەریەکانی خۆلبارین و گۆڕانی کەشوەوە کەمتر دەبێتەوە کاتە بابەتی وشاریەک لەو بابەتانەیە کە پێویستە گرنگی پێ بدەین و وەکو بنەمایەک ڕەچاوی بکەین بۆ ئەوەی پارێزگاری لە ژینگەی هەرێمی کوردستان بکەین. باشە بەشێکی پرسیارەکەم پەیوەندی بە جۆری و نەمام و دارانەوە بوو کە لە کوردستانان هەندێک جار ئەنی هاوڵاتی دارێک دەچێنێ دەڕوێنێ چەند ساڵە خزمەتێکە بۆ نمونە ناوچەی سلێمانی بۆ بەناوبانگە ڕەشەبای بەهێزیەیە لاپەڕیە 100 دار 200 دار بەیەکەوە دەشکێنێتەوە بەداخەوە ئەنی ڕێنماییەوە چییە لەو ڕۆ؟ ئێمە هەموو کاتێک باسی وی دەکەین ئەو نەمامانە کە بچێندرێت کە بەرگەی گۆڕانی کەشوها دەگری بەرگەی ئەو بێئاویە بگرێتن بۆ ئەوی کەمترین ئاو لە ڕێگای کەمترین ئاوە نەمامەکەیان دارەکە بتوانێتن بەرگەی خۆی بگرتن لە ئەنجامی بەرزبوونی پلەی گەرمە و ئەو دارانەی کە بە هەموو جارێک با بڵێن تەوسیە کراوە یان ڕاست پێدراون کە لە ڕێگای ڕێکخراوە نێودوڵەتەکانیشەوە باسی لێوە کرایە بابەتی وەکو داری زەیتونە بابەتی داری ئەکاسیایە بابەتی سنۆبەرە ئەو دارانە کە با بڵێن زیاتر بەرگەی گۆڕانی کەش و هەوا دەگرن هەروەها کەمتر ئاو سەرف دەکەن هەروەها چاندنی ئەو دانەوێڵانەیە کە بە هەمان شێوە بەرگەی گۆڕانی کەشوها دەگرن لە بابەتی گەرمیان لە بابەتی دانێوەڵەکان ترە لە بۆی بتوانین ئاسایشی خۆراک بپارێزین و بتوانین ئەو بەرهەمانەی هەنە پارێزگاری لێ بکەین لە کۆتاییدا چکە ئاسایشی خۆراک و ئاسایشی ئاو زۆر گرنگە بۆ هاوڵاتی چونکە دەبێتە هۆکارێک بۆ ئەوەی کۆچ بابەتی کۆچ سەر هەڵ بداتن و هاوڵاتی لە شوێنێکەوە بۆ شوێنێشتر بگوازرێتەوە. باشە ئەگەر ناوی چەندارێکمان پێ بڵێ ینی بادن ئەزمموی خۆتان بە شارەزایی خۆتان بۆ ژینگەی هەرێمی کوردستان گونجاو بن ڕەنگە ئێمە زۆر چاومان لەگەڵ داری بەڕوو داری تو دار سنۆبەر ئەمانە ڕاتبێت کە ساڵانێکی زۆرە دار هەیە 100 ساڵە بە پێوەیە و هەر سەوز و جوانە و ینی بەڵام بم ساڵانی دوای هەندێک داراتون ینی هەستەکەی ناگونجێن لەگەڵ ئێرەیە بە بڕایەوە چ جۆرە دارێک باش هاوڵاتیان بیچێن وەکو ڕاستپاردە وەکو ئێمە هەموو کاتێک بیر لەو باس لەوەی دەکەین وەکو هوشیارێک وەکو با بڵێن ئیرشادێکیش بۆ ناوەندەکانی لێکۆڵینەوە لاوە ناوەندە توێژینەوەکان ئەوەیە ئەو دارانە پێویستە سوود لێوەربگرێت کە بەرگەی گۆڕانی کەشوها دەگری بەرگەی کەم ئاوی بگرێتن وەکو باسیم کە ئامەزم کرد هەندێک دارێن وەکو زەیتونە وەکو ئەکاسیای وەکو سنۆبەرە ئەوانە باشن دەگونجێن لەگەڵ کەشوهای هەرێمی کوردستان وەکو جەنابشت باس کرد وەکو داربەڕووە دارەکانی دیکە وەکو تو ئەوانە بە هەمان شێوە ئەوانش باشن بەڵام بۆ ئەم مەبەستە پێویستمان بە هەماهەنگیە لەگەڵ ناوەندە توێژینەوەکان ناوەندە ئەکادیمیەکان هەورا پێویستمان بەچی بابەتێشتری چێ وەکو بۆتەنی گاردنی پێدەڵێن با بڵێن
ناوەندێکە کە کار لەسەر ئەو تۆی ڕوەکان دەکات کار لەسەر ئەو ڕۆکان دەکاتن بۆی بیگونجێنیتن لەگەڵ گۆڕانکارەکانی کەشوهەوا ئەمە ئەو سنتەرە پێویستمان هەیە لە هەرێمی کوردستان بەڕاستی لەبەرو ئێمە ڕوبەڕووی گۆڕانکارەکانی کەشوهەوا بووینەوە ڕوبەرووی بابەتێک بووینەوە کە کاریگەری لەسەر هەموو سێکتەرەکان کرد بە تابەتی سێکتەری ئاو سێکتەری کشت و کاڵ سێکتەری هەمە جۆری زیندەوەران هەبوونی ئەو سنتەرە یارمەتیمان دەبۆی بتوان لە داهاتوودا ئەو دارانە بڕوێنین ئەو دارانە بچێنین کە ڕوبەڕووی گۆڕانکارەکانی کەشوهەوا دەبێتەوە. باشە هیچ پلانێکتان هەیە بۆی کە ڕوبەری سەوزایی زیا بکرێت؟ ئێمە وەکو دەستەی ژینگە لەبەرەوەی دەستەیەکی هەماهەنگی و چاودێری و ڕاوێژکارینە ئێمە لە ڕووی لایەنی جێبەجێکارینە بەڵام ئەوەی ئاگادارین ئەوانەی کە لایەنی جێبەجێکار وەکو وەزارەتی شارەوانی وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئەوانیش بە هەمان شێوە هەڵمەتێکیان هەیە و پلانیان هەیە بۆی ڕوبەڕووی سەوزایی زیادکەن چ لە ناوچە سروشتی و شاخاویەکان چ لە ناو خۆی شارەوانیەکان ئەوش لە ڕێگای دروستکردنی پارک و باخچە ئەوانە کاتێک ئەمانە کە زیاتر بێتن بێگومان کاریگەریەکانی گۆڕانکاری کەشوهەوا کەمتر دەبێتەوە و زیادبوونی ڕێژەی سەوزاییش بە هەمان شێوە کاریگەریەکانی خۆربارین کەم دەکاتەوە. باشە دەگەڕێمەوە سەر یەکەم پرسیارمان کاریگەری شەپۆلی خۆڵبارینەکە تاکەی بەردەوام دەبێ وە شەپۆلی دیکە کەی بەڕێوەیە شەپۆلی دیکە دەگاتە لامان هەندێک دەڵێن شەپۆلێکی نەزمبوونەوەی پلەکانی گەرما هەیە لەم هەفتەیەدا ڕەنگە لە هەندێک ناوچە نەمەبارانیش ببارێ. کاتێک ئەمە کە باسی خۆڵبارین دەکەین بێگومان دوای خۆڵبارینەکەیان لە کاتی خۆڵبارینەکە پلەکانی گەرما بەرز نزم دەبێتەوە دوای وەک خۆی لێ دێتەوە دەبتە ئاستی نۆرمال و ئاسایی خۆی لەبەر ئێمە لە وەرزی هاوێنداینە بێگومان ئەو پێشببینی کراوانە کە باسی لێوە دەکرێت بەڵێ ڕاستن پێشببینی نزبوونەوەی پلەگەرما دەکرێت و لە هەمان کاتیشە دوایە پلەگەرما بەرز دەبێت و لە ئەنجامی هەبوونی ئەو شەپۆڵانەی کە لە ناوچەکانی باڵێن هندی دێ لە ناوچەکانی دیکە دێن کە دەبێتەوەی بەرزبوونەوەی پلەگەرما و پێشببینی خۆڵبارینیش بڵێ هەبوو هەیە خۆڵبارین لەو ماوەیە لەو فترەیە و ئەمە هەموو هۆکارێکن وەکو باسمان کرد لە ئەنجامی گۆڕانکاریەکانی کەشوهەوایە و هیچی ترنی. بەڕێز دکتۆر سەنان عەبدوڵڵا و تەبێژی دەستی پاراستن و چاکردنی ژینگەیەرێم سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنی لەگەڵمان سپاس بۆ ئەوەی بەڕێز کردنەوەکانە زۆر سپاس بۆ ئەوەی بەڕێز.